ساڵانە لەم کاتەدا هەموو ئەو خشتانەی لەم کارگەیە دروست دەکران دەفرۆشران. ئێستا زیاتر لە 2 ملیۆن خشت لە کارگەکەدا ماونەتەوە و نافرۆشرێن. لەگەڵ هاتنی تالیبان ئیش و کار و بزنس لە ئەفغانستان ڕاوەستاوە. بێکاری و برسێتی ڕووی لە وڵاتە کردو و ڕۆژ دوای ڕۆژ لە هەڵکشانە. 2 ملیۆن خشتێنە منجا فێلان ئستادا سێنە فرۆخت. لە کوورەکاندا زیاتر لە 2 ملیۆن خشتمان هەیە و نەفرۆشراون. ئەگەر حکوومەت ئەو دەسەڵاتەی لە ئەفغانستان هەیە بگۆڕدرێت لەوانەیە بازار بجوڵێ بتوانین خشتەکانمان بفرۆشین. ئەگەر نا چاوەڕێی هیچ شتێکی باش لەم حکوومەتەی تالیبان ناکەین. داوا دەکەین کۆمەڵگەی نێودەوڵەتی دان بە حکوومەتی تالیباندا بنێ بۆ ئەوەی سیستەمی بانکی بەکار بکەوێ و بازار و کار بکرێتەوە. بشناسن کشورهای خارج بشناسە کە بۆنگا وازشەوە کۆمەکاشەوە. لەگەڵ بەردەوامی وشکە ساڵی نەتەوە یەکگرتوەکان پێشبینی دەکات لە 95 خەڵکی ئەفغانستان ڕووبەڕووی برسێتی ببنەوە، لە 97 بکەونە خوارهێڵی هەژاریەوە. لە بەیانیەوە خەڵکی لە بازاڕەکانی ئاڵوگۆڕی دراو سەرەیان گرتووە و چاوەڕێی وەرگرتنی ئەو بڕەپارەیە دەکەن کە کەسوکاریان لە وڵاتانی دیکەوە بۆیان حەواڵە کردوون. بەهۆی نەبوونی سیولەی پێویست هەر کەسێک لە یەک هەفتەدا دەتوانێت تەنها $200 وەربگرێت. 40 ساڵە لێرە کار دەکەم تا ئێستا ڕوبەڕووی کێشەی لەم جۆرە نەبوومەتەوە. بە تایبەتی لە سیستەمی بانکی لەگەڵ هاتنی تالیبان ئەم کێشانە سەریان هەڵدا. هۆکارەکەشی ئەوەیە کۆمەلگای نێودەوڵەتی دانی بە حکوومەتەکەی تالیباندا نەناوە. خەڵکی کەلوپەلی ناوماڵی خۆیان دەفرۆشن و خۆراک و پێداویستی ڕۆژانەیانی پێدەکڕن. هەندێک کەس ناتوانن ئارد و ڕۆن و پێداویستەکانی دیکەیان بکڕن. هەندێکیشیان هەموو شتی خۆیان دەفرۆشن و دەیانەوێت ئەفغانستان بە یەکجاری بەجێ بهێڵن و بڕۆنە دەرەوە. ئەمریکا ملیاردها دۆلاری ئەو وڵاتەی بلۆک کردووە، ئەمە جیالەوەی هێشتا سزاکانی سەر تالیبانی هەڵنەگرتوون. ئەمەش بۆتە کێشە بۆ بانکی ناوەندی و بانکە بازرگانیەکان و ناتوانن پارە ئاڵوگۆڕ بکەن و جوڵەی پارە لەو وڵاتە ڕاوەستاوە. خەڵکی کەوتونەتە دۆخێکی ئابووری زۆر سەختەوە.